سەرباری ئەوەی هەرێمی کوردستان بە ناوچە جێناکۆکەکانیشەوە خاوەن خاکێکی بەپیتە لە داهاتی سەر زەوی و ژێر زەوی، بۆیە هەمیشە لەلایەن وڵاتە دەرەکیەکان و زلهێسەکانیشەوە چاویان تێبڕیوە. لە نمونەی زیندووی ئەم ڕاستیەشدا ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری ساڵی ڕابردوو کە لە ناوچەکانی کەرکووک و دووسخورمات و ڕوویاندا کە بە وتەی تاکە ئەندامێکی کوردی پارێزگای سەلاحەدین سەرباری ئەوەی ناڕێکی نێوماڵی کورد هۆکار بوو، بەڵام بەرژەوەندی کۆمپانیا زەبەلەحەکانی وڵاتە زلهێزەکان هۆکاری سەرەکی ئەو ڕووداوە نەگریسە بوون. ئەو کارەساتەی کە لە 16 ئۆکتۆبەرە بەسەر نەتەوەکەمانە گەلەکەمانە هات بە تایبەت لە ڕەبیعەوە تاوەکو گوڵاڵە، ڕاستە مؤامەرەیەکی نێودەوڵەتی ناکۆکی زلهێزەکانی دنیا لەسەر دابەشکردنەوەی ناوچەکە یاخود بە ڕوونتر بڵێن ململانەیەکی گەورەی نیوان کۆمپانیا زەبەلەحەکانی نەوت لە دنیا هاتن جارێکی تر کێکی نەوتی کوردستان، کێکی بەرژەوەندیەکانی باشووری کوردستان بە تایبەت جێناکۆکەکانیان دابەشکرد لە بین خۆیانە. نمونەشمان بۆەوە لە 16 ئۆکتۆبەرە و کارەساتە بەسەر ناوچە جێناکۆکانە هات. لە 7 ئۆکتۆبەرە کۆمپانیای بەریتانیا بۆ نەوت بریتیش پترۆلیۆم BP هات لە ناو کێڵگەکانی نەوتی باوا گورگوڕ بەداخەوە لەوێ جێگیر بوو بۆ سیانەوەی یاخود چاکسازی و ئیشکردن لەناو ئەو کێڵگەیە لە حکوومەتی عێراقی وەریگرت بوو. پێشوەخت کورد یەکێک لە ئەسبابی ئەوەی کە بە مەبەستی نەتەوەیی و نیشتمانی خۆی نەگەشتووە ناتفاقی نێوان خۆیەتی، ناتەبایی ڕیزەکانی کوردایەتیە. هەستیاری دۆخی ئێستای هەرێم و پەرتەوازەی نێوان لایەنە سیاسیەکان فاکتەرێکی سەرەکین بۆ کەڵەکەبوونی سەرجەم قەیرانەکان بە تایبەت قەیرانی ئابووری و سیاسی. بۆیە کۆنگرەی نەتەوەی کورد کە نەکە لەم سۆنگەیەوە دەیەوێت ئەرکە نیشتیمانیەکان دەستنیشان بکات و هاوکات تەگەرەکانی بەرامبەر کۆنگرەی نەتەوەی کورد لەق بکات کە پەیوەستە بەوەی هێشتا بەشێک لە لایەنە سیاسیەکانی هەرێم هەڵوێستی ڕوون و هاوبەشیان نییە لەم پرسەدا بە بڕوای شارەزایەکی بواری جینۆسایدیش یەکڕیزی و تەبایی نێوماڵی کورد تاکە ڕێگایە تاوەکو بتوانرێت دۆسیەکانی تایبەت بە جینۆسایدی گەلی کورد لە جیهاندا بناسیێنرێت. بەڵێ دیارە ئەو هەوڵانی کۆنگرەی نەتەوەی کوردستان لەم کاتەیە بە هێندەی ئەو داگیرکاریانەی کە لەسەر هەر چوارپارچەی کوردستانە بۆ بەرپەرشدانەوە و خۆ ئامادەکردنی حیزبە کوردستانیەکان بەداخەوە توانین بڵێن حیزبەکان بە پێی پێویست هەڵوێستیان وازەح نییە بۆ یەکەنەکە هەستی بۆ بەرپرسیارەتی کردەوە داوا لە هەموو لایەنەکانەکەین لەگەڵ گەلا بە پشتگیری گەلەوە بە دەنگی گەل بۆی ئەمڕۆ ئێمە لە ناو جەماوەرەوە ئەتوانین پێشنیار کۆ بکەینەوە بۆ ئەوی بزانین لە داهاتووە بە یەکڕێزی و یەکگرتووی خۆمان بتوانین ڕوبەڕووی ئەو داگیرکاریانە ببینەوە. بێگومان کورد هەمیشە پێویستی بە یەکڕێزی و تەبایی بووە بۆ سەرخستنی کۆنگرەی نەتەوەی کورد و بێ دوجار حەزبەکان باش لەوە تێبگەن کە ئێمە دوا چارەسەرمان و دوا ئامانجی ئێمە کە بەهۆیەوە سەرەکەوین یەکبوون و تەباییەوە بێ هەموو حزبەکان دوجار دەست بخەنە ناو دەستیەکەوە بۆی ئێمە لە دەرەوە بە یەکگرتووی بە تەبایی کۆی دۆسێ ئەو دۆسیانێک کە پێوترێت جینۆسایدی گەلی کورد لەسەر ئاسی نێودەوڵەتی بەرنیە پێشەوە و ئیتر لەوێەوە کەرامەتی کوردبوونمان کەرامەتی ئینسان بوونمان جارێکی کە بۆ بگەڕێتەوە بۆی چیتر لەم دۆخە ئاڵۆزایە نەژین و دەرباز بین بۆ قۆناغێکی کە شایستەی قوربانیدان و ئینسانبوونی مرۆڤی کورد بێ. ڕووداوەکانی چەند ساڵی ڕابردوو ئەوەیان سەلماند بەشێک لە سەرکردە سیاسیەکانی هەرێم پێگەی شەخسی و بەرژەوەندی حزبیان لە پێش بەرژەوەندیە بەڵاکانی میلەتەوە داناوە و ئەمەش دەرەنجامی کارەساتباری لێکەوتووەتەوە و باجی قورسی بە دوادا هاتووە. زیادمەندی سەرەکیش هاوڵاتیان بوون. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.